ساڵتان لێبێت بنەرانی بەڕێزی شارپرێس من هاوکار عێزات لە دیدارێکی تایبەت لە بەغدای پایتەختی عێراقەوە دێمە خزمەتتان لەگەڵ بەڕێز دکتۆر نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا گفتوگۆ لەبارەی بارودۆخی عێراق پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد ئاڵنگاریەکانی بەردەم حکوومەتی محەممەد شیع سوودانی و دەزوەردانی دەوڵەتانی دراوسێ لە کاروباری سیاسی و سەربازی عێراق گفتوگوی ئەم تەوەرانە دەکەین لەگەڵەوەش باز لە پەیوەندی لە مێژینەی سەرکردە سیاسیەکانی عێراق لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد و هەرێمی کوردستان دەکەین. السلام عليكم أستاذ. وعليكم السلام ورحمة الله. أهلا وسهلا. أهلا وسهلا. مرحبا. إعلام كردي بعد مدة طويلة. كاك دكتور ئەگەر لە سەرەتاوە بمانەوێت وەک داخەڵبوونێک بە دیدارەکەمان باز لە پەیوەندیەکانی جەنابەت لەگەڵ هێز و کەسایەتیە سیاسیە کوردیەکان لە هەرێمی کوردستان بکەین و ئەوەش بکەینە دەرچەیەک بۆ ئەوەی باز لە دۆخی پەیوەندیەکانی ئێوەی سەرکردەی سیاسی لە عێراق و سەرکردەکانی هەرێمی کوردستان بکەین. لە ڕابردوو لە ئێستا چ جیاوازیەگەی لە نێوان پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ سەرکردە سیاسیەکانی دوای ڕاپەڕین لەگەڵ ئەو نەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان نەوەی دەسەڵاتدارن. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی گەورە و میرەبان. بەدڵنیاییەوە پەیوەندی نێوان سەرکردەی جوڵانەوە کوردیەکان و شۆڕشی کوردی لە سەردەمی مەلا مستەفای بارزانی خوا لێی خۆش بێ تا دوایی پەیوەندیەک بوو لەسەر بنەمای خەباتی هاوبەش دژی ئەو حکوومەتانەی کە زوڵمیان لە کورد و عەرەبە کرد و حکوومەتەکان لەسەر بنەمای تایفی و بەرتەسکردنەوەی ئازادی هاوڵاتیان کاریانە کرد. پەیوەندی نێوان کورد و جوڵانەوەی کوردی لەگەڵ ئێمە پەیوەندیەکی لە مێژینەیە. هەمووان لە کەشی بەرەنگاربوونەوە و خەبات لە کوردستان و لە چیاکانە ژیان. هەتا گەشتینە قۆناغی ڕووخانی ڕژێمی باس و دۆخی لێک تێگەشتن و هەماهەنگی لەگەڵ یەکترە. تەنانەت لە دۆخی دەرچوونی وڵات لە قۆناغی داگیرکاری بۆ قۆناغی دروستکردنی حکوومەت پەیوەندی ئێمە و جوڵانەوەی کوردی بەهێز بووە. بەڵێ لەلایەن مەسعود بارزانی و مام جەلال خوا لێی خۆش بێت ئەوان ڕۆڵی گەورەیان هەبووە بۆ دەرچوون لە دۆخی پشێوی داگیرکاری بۆ قۆناغەکانی سەرەتای دروستکردنی حکوومەت. پەیوەندیمان پتە بوو بە ئێستاشەوە پتەوە. بەڵێ ڕاستە حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک بابەتی هەپەسەدراویان هەیە لە نێواندا لە ڕووی شێواز سیستمەوە لەبەرەوەی ئێمە چوینەتە سیستمێکی سیاسیەوە کە حکوومەتی فیدراڵی هەیە و لە هەرێمی کوردستانیش حکوومەت هەیە و ئەو کێشانەی لە نێوانماندا هەیە لە ڕۆژانی داڕشتنی بودجەدا زیاتر دەرەکەوێت و هەموو ساڵێکیشەوە دەرەکەوێت و ئێمەش کۆنتترۆل یەکەین. بەڵام لە ڕاستیە کورد دەزانێت و ئێمەشە زانین وەک چۆن سوننە و شیعەشە زانن هەر قەیرانێک لە کوردستان ڕووبات کاریگەری لەسەر هەموو عێراق بێت. وار کێشەیەکیش لە بەغدا ڕووبات لە کوردستان و ناوچەکانی دیکە کاریگەریە بێت. هەر کێشەیەکیش لە ناوچە سونە نشینەکان ڕووبات کاریگەری لەسەر کوردستان و باشووری عێراق بێت. بەڵام قەدەری ئێمە ئەوەیە ڕێبکەوین، قەدەری ئێمە وایە هەماهەنگ بین، قەدەری ئێمە وایە پێکەوە بین و حکوومەتێکی نیشتیمانی عێراقی دروست بکەین کە هەموو عێراقیەکان تیایدا بەشدار بن. ئەوەش پەیمانێکە لە نێوان ئێمە و کورد و ئێمە و سونە و تەواوی لایەنە شیعەکانی دیکە. لە سەردەمی فەرمانڕەوایی بەڕێز مالکیەوە و چەند ساڵی دواتریش تا ئێستاش لایەزال کێشە و ئاڵنگاری لە نێوان هەرێمی کوردستان هەولێر وەک پایتەخت و دەوڵەتی عێراق بەغداد وەک پایتەخت کێشە و ئاڵنگاری گەورە هەیە لەسەر بابەتی موازنە، لەسەر بابەتی نەود، لەسەر بابەتی مادەی 140 و مادە دەستوریەکان. بە بۆچوونی تۆ وەک یەکێک لە سیاسی ئەزموندارەکانی عێراق ئەم کێشانە چۆن چارەسەرەکرێن؟ بە چه ئاراستەیەک هەگاو برێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟
هذه المشاكل ئەو کێشانە من بە برایانی کوردم وتووەوە بە بەشێک لە سەکردەکانیان چارەسەری نییە تا دەرچوونی یاسای تایبەت بە کێشەکان. بۆ نمونە کێشەی نەوت چارەسەری نییە و ساڵانە لە بودجەدا ئەبێتە کێشەمان. ئەگەر ڕێک نەکەوین لەسەر دەرچوونی یاسایەکی تایبەت بە نەوت و گاز بۆ ئەوەی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی بزانێ و بەغداش دەسەڵاتەکانی بزانێت چین بەبێ یاسا لەبەر ڕۆشنایی دەستور ئەو قەیران و کێشانە بەردەوامیانە بێت. وەو قسانشمان بە برایانی کورد دوای بڕیاری دادگای فیدراڵی عێراق وتووە کە چارەسەر ئەوەیە بە ئاراستەی دەرچوونی یاسا هەنگاو بنین لە کۆبوونەوەی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقیش بەلایەنی کوردی وتراوە ئێوە پاڵپشتی لە دەرچوونی یاسای نەوت و گاز بکەن بۆ ئەوەی کە ئەو کێشانە ساڵانە بەردەوام نەبن تا ئەوەی کە گەشتینە بڕیاری دادگای فیدراڵی و دواتریش بۆ بڕیاری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی و ئەمەش ئاڵۆزیە بە دەرچوونی یاسا هەمووی چارەسەر بێت. کێشە هەڵبەسێدراوەکانی دیکەش کە ئەمێنێتەوە وەک مادەی 140 مادی 140 ئەو مادەیە و پێشتریش مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەت ئێمە وەک حکوومەتی فیدراڵی هیواخوازین جێبەجێ بکەینەوە و لەگەڵیشیدا کێشەکانی پەیوەست بە مادەی 140 چارەسەر بکەین. بەڵام چارەسەری ئەو کێشانە تا ئێستا بە هۆکارێک وەستاوە. جارێکیان لە هاوینە هەواری دوکانیش بە کوردەموت تەواوکردنی ئەو مەلەفە بۆ یەکلاییکردنەوەی بابەتی ناوچە کێشە لەسەرەکان پێویستی بە چەند شتێکە. یەکەم پێویستی بە دیاریکردنی سنووری پارێزگاکانە و دووەم پێویستی بە سەرژمەری گشتی دانیشتوان هەیە. ئەگەر سنووری پارێزگاکان جێگیر کراو سەرژمەری گشتی ئەنجام دراو زانرا چێ خەڵک و ڕۆڵەی کەرکووکە کێش خەڵکی ناوچەکانی دیکەیە ئەوە بەرەو چارەسەری ئەو دۆسیەیەچین. ئەو دوو مەلەفە سەرەکیە بەدەستی سەرۆکایەتی کۆمارە. کاتێکیش برایان گفتوگۆیان لەسەر دەکرد پێم وتن بەڕێز سەرۆکۆمار ئامادەی هەیە و ئەو بەرپرسە لە جێبەجێکردنی ئەوەی لە مادەی 140 ماوەتەوە. سەرۆکۆمار وتی ناتوانم لەبەر ئەوەی کاتێک ڕێکەوتن لە ناو دەستی سەرۆکاتیەکرێت ئەوەی ئێمە ئەمانەوێت فڵان کەس ڕەتیە کاتەوە ئەوەی فڵان کەسێوێت ئێمە ڕەتیەکەینەوە بۆیە ناتوانین لەسەر سنووری پەرێزگاکان و ئەنجامدانی سەرژمەری گشتی دانیشتوان ڕێبکەوین و منش بە ڕاشکاوی وتومە بەبێ دیاریکردنی سنووری پارێزگاکان و ئەنجامدانی سەرژمەری گشتی دانیشتوان ناتوانین چارەسەریکەین. سەرۆکایەتی کۆمار پێشنیازێکی بۆ دیاریکردنی سنووری پارێزگاکان پێشکەش کرد کە تیایدا گەڕانەوە بوو بۆ سنوورەکانی ساڵانی 73 بوو یان 76 وابزانم ئەوە ناکرێت تێپەڕنرێت لەبەرەوەی نەخشەی تەواوی عێراق گۆڕاوە پەرلەمانیش لە بنەڕەتدا ڕەتی کردەوە لەبەرەوەی نەجەفە گەڕێتەوە بۆ کەربەلا و دۆگە گەڕێتەوە بۆ مووسڵ و سامەڕا ئەگرێتەوە بۆ بەغدا و بەو شێوەیە ینی نەخشەی تەواوی پارێزگاکانە شێوێت. لەبەرەوە من وتم بەشێکی هەڵبەسێدراوی ئەو کێشەیە کە پەیوەندیدارە بە حکوومەتەوە چارەسەر بکرێت و ئەو زەویانە بدرێنەوە بە خاوەنەکانیان و ئەو کەسانی بەهۆی گۆڕانکاری دیمۆگرافیەوە براونەتە ئەو ناوچانەی کوردستان ئەوانە هەمووی چارەسەریان هەیە. بەڵام ئەو دوو کێشەی باسم کرد ئەگەر دۆخی عێراق سەقامگیر بوو و برایان لە کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوتن هەروەها ڕێکەوتن لەسەر دەرچوونی یاسای نەوت و گاز و یاسای سەرژمەری گشتی دانیشتوان و یاسای دیاریکردنی سنووری پارێزگاکان و کێشە و ناکۆکیەکان چارەسەر کرا هەمویان بە ئاسانی چارەسەر بن. بەڵێ لە قسەکان تا باست لەوە کرد کە لەبارەی یاسای نەوت و گازەوە پەیوەندیت بە سەرکردە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە کردووە کە تەنها دەرچە بۆ گەشتن بە ئەنجام ڕێککەوتنە لەسەر یاسای نەوت و گاز. سەبارەت بەو یاسایە لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان قسەت کردووە لە ماوەی ڕابردوو و ڕێی ئەوان چۆن بووە؟ ئەو پرۆژە یاسایە ساڵی 2007 لەم شوێنە لەسەری ڕێکەوتین و تەواوی ئەنجومەنی وەزیرانیش دەنگی لەسەردا بە وەزیرە کورد و عەرەبەکانەوە هەمووی و بەرزکرایەوە بۆ پەرلەمان. بەڵام هەندێکتانە لەلایەن هەرێمی کوردستانەوە هەبوون لەسەری و جارێکی دیکە لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە تانە هەبوو لە پرۆژەکە وتمان ئەو تانانە لە پەرلەمان چارەسەرەکرێت و بەرزمان کردەوە پەرلەمان وتمان ئێوە لە پەرلەمان گفتوگۆی لەبارەوە بکەن خۆ پەرلەمانیش هەموو ئەو شتانە پەسەند ناکات کە لە حکوومەتەوە بۆی ڕەوانەکرێت بۆیە نردمان بۆ پەرلەمان. بەڵام بەداخەوە ئیدارەی پەرلەمان بابەتەکەی خەواندووە و بە ئێستا شەوە هەر لە
پەرلەمانی عێراقدایە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەلیژنەی نەوت و گازموت ئێوە پێویستان بە هەوڵی زۆر نییە. ئێوە پرۆژه یاسایەکتان لە بەردەستایە کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگی لەسەر درراوە. بڕۆن ئەو گۆڕانکارانەی تیا بکەن کە ئەتانەوێت و لە دانیشتنی پەرلەمانی عێراق بخێنان بەرباس. بۆیە من پێم وایە بەشێکی زۆر لە ئەرکی دانیشتنی پرۆژه یاساکە لە پێشووتردا ئەنجام درراوە، ئەو ئەرکە لە کۆڵ کراوەتەوە و لە ئەنجومەنی وەزیرانیش دەنگمان لەسەرداوە. هەر سەبارەت بە نەوت و گاز لە چەند ڕۆژی ڕابردوو هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری جێهان لە تورکیاوە ڕاگیرا. بڕیارە لەمەولا نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە ڕەوانە بکرێت. پێ دوایە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان ئەبێتە ئەمری واقع و لەمەولا بێت لە ڕێگەی سۆمەوە ڕەوانە بکرێت. لە ڕاستیە ئەگەر بمانەوێت چارەسەری کێشەکانمان لەگەڵ هەرێم بکەین، کۆمەڵێک بڕیار هەن. بڕیاری دادگای خۆمان هەیە و بڕیاری دادگای نێودەوڵەتی هەیە. بڕیارەکانیش سەرجەمیان سیفەتی پابندبوونیان هەیە. لەبەر ئەوە بڕیاری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی ئەوە یەکلای کردەوە کە پرسی نەوت پێویستە لە تەواوی عێراق لە ڕێگەی سۆمۆ هەناردە بکرێت. سۆمۆش لایەنی بەرپرسە لە هەناردەکردنی نەوتی عێراق. لەبەر ئەوە بە جۆرەی بڕیاری دادگای فیدراڵی عێراق و بڕیاری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتیش ئێستا دەبێت هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانی سۆمۆ نەوتەکەی هەناردە بکات. بە جۆرەی ڕێکەوتنی حکوومەتی ناوەندی لەگەڵ حکوومەتی هەرێم هەژمارێکی بانکی دەکرێتەوە و داهاتی تێدا هەڵدەگیرێت و لەلایەن هەردوو حکوومەتەوە چاودێری دەکرێت و پارەکە دەچێتە ئەو هەژمارەوە و بە جۆرەی ئەو ڕێکەوتنی لە یاسای بودجە دەکرێت و پارەکە خەرج دەکرێت. بەڵام پێم وایە لە دەرەوەی کۆمپانیای سۆمۆ قورسە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت. لەبارەی نەوتەوە بڕۆینە دەزوەردانی دەوڵەتانی دراوسێ لە کاروباری سەربازی و سیاسی عێراق، بە تایبەت دەوڵەتی تورکیا کە بەشێک لە خاکی عێراقی لە سنووری هەرێمی کوردستان و لە سنووری عێراق داگیر کردووە. هەڵوێستی ئێوە وەک هاوپەیمانی دەوڵەتی یاسا وەک خودی بەڕێز مالکی چییە لەبارەی دەزوەردانەکانی دەوڵەتانی دراوسێ بەگشتی و لەشکرکێشەکانی تورکیا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا؟ بەڵێ بێگومان قوبوڵکراو نییە لە خاکی عێراقدا هەر جۆرە دەزوەردانێک. قوبوڵکراو نییە کە بوونی چەک لە ناوچە ئارامەکانی کوردستان هەبێت. پێویستە ڕێز لە سەروەری عێراق بگیرێت، بەڵام ئەو بابەتە ئاڵۆزە. کێشەکە ئەوەیە پارتی کرێکاران پەکەکە چیاکان و شارەکانی عێراق بۆ خەباتەکەی خۆی بەکاردەهێنێت و بە تەواوی بابەتەکەی ئاڵۆز کردووە. تورکیا داوامان لە یەکات کۆنتڕۆڵی جموجۆڵی پارتی کرێکارانی کوردستان بکەین. پەکەکەش ئەیەوێت ئازادی خۆی لە کوردستان هەبێت و ئازادە نەمامەڵە بکات. تورکەکان ئەڵێن ئێمە وەڵامی پەکەکە ئەینەوە و ئێستا هەموو بردومانەکانی تورکیا لەژێر ناونیشانی بردومانکردنی پارتی کرێکارانی کوردستاندایە، لەبەر ئەوەی ئەوانیش لەلایەنی تورکیەیە. هەر بۆیە خۆستنەوەی خاکی عێراق بۆ زیانگەیاندن بە وڵاتێکی دیکە بە هەموو شوێ قەدەغەیە و دەستوری عێراقیش ڕەتی کردوێتەوە خاکی وڵات ببێتە ناوەندێک یاخود دەواازەیەک بۆ ئەو جوڵانەی زیان بە دەوڵەتێکی دیکە دەگەێنن. واتە بوونی پەکەکە لە خاکی عێراقدا ناشەرعیە، لەبەر ئەوەی لە خاکی عێراقەوە زیان بە دەوڵەتی دراوسەی عێراق دەگەێنێت. هەندێک حیزبی دیکەشکە لە کوردستان کە ئەمەنجان ئێرانە و هەندێکیش تورکیا، هەر بۆیە ئێران و تورکیا وەڵامەیەنەوە و ئێمە ناتوانین پەکەکە کۆنتڕۆڵ بکەین لەبەر ئەوەی پێگەی ئەوان لە چیاکاندایە. بەڵام بنەمایەک هەیە ڕەتیەکاتەوە ئەوانی تر بەکاربێنیت بۆ بەرگریکردن لە خۆت. لەبەر ئەوە ئەو کێشەیە بەوە چارەسەرە بێت کە پەکەکە دەست هەڵگرێت. تەنانەت ئێمە لاریمان نییە لەوەی هەندێکیان نەڵێن پەنابەرین، بەڵام بوەستن لە هەر کارێک دژ بە ئێران یاخۆ تورکیا بۆ ئەوی پاساو نەدەنە ئێران و تورکیا بردومانی خاکی کوردستان. سەبارەت بە ئێران لە دو هەفتەی ڕابردوو بەڕێز محەممەد شیع سوودانی لە دیداری سلێمانی لە شاری سلێمانی ڕایگەیاند ئەو قسانی کە لەسەر عێراق ئەکرێت کە عێراق دەوڵەتی سێبەری ئێرانە
ئەو قسانە هەموو ناڕاستن. عراق سەروەری خۆی هەیە، خاوەنی سیادی خۆیەتی. عراق و ئێران دوو دەوڵەتی دراوسێن، نەک دوو دەوڵەتی کە یەکێکیان هەیمەنەی بەسەر ئەوی تردا هەبێت. جەنابیشت وەک یەکێک لە سەرکردەی دیاری شیعی پێ وایە کە عراق و ئێران تەنها پەیوەندیەکانیان لە دراوسێتیایە یان ئەو هەیمەنەیە کە باز ئەکرێت لە چه ئاستێکدایە؟ عێراق دەوڵەتە و ئێرانیش بە هەمان شێوە دەوڵەتە. عێراق سنوور و نەخشەی خۆی هەیە و ئێرانیش بە هەمان شێوە سنوور و نەخشەی خۆی هەیە. هەردووکیشان ئەنجامن لە نەتەوەیە گرتوەکان، هەردووکیان بەرژەوەندیان هەیە و مافی بەرگریکردن لە خۆیان هەیە. قبوڵی ناکەین سەروەری عێراق پێشێل کرێت، وەک چۆن ئێران قبوڵی ناکات سەروەری خاکەکەی پێشێل کرێت. قبوڵی ناکەین عێراق لەژێر هەیمەنی نێودەوڵەتی دابێت، نە ئەمریکا نە ئێران نە هیچ دەوڵەتێکی دیکە. بەڵام بڕوامان بە پێویستی پەیوەندیەکانمان هەیە. بنەمای پەیوەندیەکانیشمان بەرژەوەندیەکانمانە. بەرژەوەندی عێراق. عێراق قوربانی بە بەرژەوەندی گەلەکەی نادات لە پێناو دەوڵەتێکی دیکە. ئەو پەیوەندیەی لەگەڵ دەوڵەتێکی دیکە دروستەکەین لەسەر و بەرژەوەندیەکانی گەلەکەمانەوە بێت هەرگیز قبوڵمان نییە. لەبەر ئەوە ئەو ڕووداوەی لەم دوایەنەدا ڕوویدا کە لە کاتی پێکێنانی حکوومەتدا لە دەرەوەی ئیرادەی هەر دەوڵەتێک بووە لە دەرەوەی عێراق. ئێمە پێکمان هێنا، ئەگەر ڕاست بێ ئێمە پێکمان هێنا، ئەگەر هەڵەش بووە هەر ئێمە پێکمان هێناوە. بەرپرسیارەتەکەی هەڵدەگرین، هەر بۆیە ئەو بنەمایی کە پشگیری دەکەین و سوورین لەسەری و بەرگری لێ دەکەین هەموو پێکهاتە و نەتەوەکانی ناو عێراقیش بە هەمان شێوە باوەڕیان پێیەتی ئەوەیە سەروەری عێراق نابێت بە هیچ شێوەیەک پێشێل کرێ. پەیوەندیەکان بەڵێ ئەرێنیە هەمانگیتیایە بەرژەوەندی هاوبەشمان هەیە، ئاساییە وڵاتانی دنیا هەمانگیان هەیە لەگەڵمانە. بەڵام لەسەر حسابی عێراق و پێشێلکردنی سەروەریەکەی و دەستوەردان لە کاروبارە ناوخۆیەکەی بەڕەهای ڕەتەکەینەوە. پەیوەندیەکانمان لەگەڵ ئێران بەم شێوەی باشە، ڕێزیان دەگرین و ڕێزمان دەگرن، کاریان لەگەڵ دەکەین بە جۆرەی بەرژەوەندیەکانمان ئەوانیش بامان شێوە. بۆ نمونە لە پرسی وێزگەکانی کارەبا ئێمە سوتەمەنی لەوانەکڕین یاخود ئاڵوگۆڕی بازرگانی و تورکیاش بە هەمان شێوەیە. گەورەترین بودجەی بازرگانی لە نێوان عێراق و تورکیادا هەیە کە گەورەترە لە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی عێراق لەگەڵ ئێران. بەرژەوەندیمان هەیە و کۆمپانیەکان لێران، لەگەڵ ئەمریکاش بە هەمان شێوە. ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژیمان هەیە کە هەمانگی لە بوارە جیاوازەکان تیادایە. لەوانە بوارەکانی سیاسی، ئابووری، پەروەردە، سەربازی ئێمە پێویستمانە و بە هەمان شێوە پەیوەندیمان لەگەڵ رووسیا و هەموو وڵاتانی دیکەش هەیە. ئەمە ئەو بەرنامەیە کە ئێمە پاڵپشتی دەکەین، پەیوەندیەک لەسەر بنەمای کرانەوە و هەماهەنگی و ئاڵوگۆڕ لەگەڵ سەرجەم دەوڵەتەکانی جیهان، بەڵام بەو مەرجەی پێشێلی سەروەری خاکی عێراق نەکرد. لە سیادی عێراقەوە بینەوە بۆ گۆڕانکاری لە دۆخی عێراق لە 2 ساڵی ڕابردوودا. 2 ساڵی ڕابردوو کۆمەڵێک گۆڕانکاری خێرا و گەورە لە عێراق ڕوویاندا. ئەکرێ بڵین ئەم گۆڕانکاریانە سەرەتای قۆناغێکی نوێیە بۆ عێراق. ئێستا قۆناغی نەهێشتنی قەیرانە. عێراق بە کۆمەڵی قەیراندا تێپەڕ بووە. ئەوەش بەشێکی لە حکوومەتی ڕابردوودا بووە. یاخود ئەو قۆناغی عێراق دوای هەڵبژاردن تێکەوت. ئەو ڕووداوانەش بینران کە لە شەقام ڕوویدا و دۆخی خنکان و چەقبەستویی سیاسی دروست کرد کە بەلای عێراقیەکان و چاودێرانیشەوە وا دەرکەوت کە عێراق کۆتایی هاتووە و دەکەوێتە دۆخی شەڕی ناوخۆیی و شەڕی تایفی و سیاسیەوە. بەڵام هەموو ئەمانە تێپەڕێنران و سوپاس بۆ خوا تێمان پەڕان بەهۆی دروستکردنی چوارچێوەی هەماهەنگی شیعە و دواتریش هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت کە کورد و عەرەب بە سوننە و شیعەوە تێیدا بەشدارن. ئەو لێکەوتەوە هەرەسێنانەمان ڕاگرت و دەستمان کرد بە کارکردنێکی نوێ بۆ بنیادنانی قۆناغێکی تازە لەسەر بنەمای پەیمانێکی سیاسی کە لە نێوان هێزە سیاسیەکاندا واژۆمان کردووە. دوای ململانێ و ژمارەیەکی زۆر لە کۆبوونەوە حکوومەتی ئێستای عێراق پێک هات ڕێکەوتن دروست بوو بۆ ئەوەی حکوومەتی ئێستای عێراق دەست بەکار بێت. لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی نوێی عێراق باز لەوە کراکە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەگەرێکی کراوەیە و ئەگەر هەیە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. پێتان وایە لەم دۆخەدا هەڵبژاردننی پێشوەختە بۆ عێراق ئەگەر ضرورەتیش نەبێت ئیمکانیت هەیە جێبەجێ بکرێ؟ نا ئەو پەیمانە سیاسی واژۆمان کردووە پرسی هەڵبژاردننی پێشوەختەی تیانە.
و هەروەها حکوومەت لەو تەمەنەی خۆی کە هەیەی بەردەوامە بێت، بەڵام ئەگەر دۆخەکە هەڵبژاردننی پێشوەختی ویست ئێمە دژی ئەوە نین، بەڵام بە جۆرەی هەڵسەنگاندنی من حکوومەت نوێنەری هەموو پێکاتەکانی تیادا و سەقامگیریەکی ڕێژەی هەیە، هەوڵ هەیە بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی حکوومەت، لەوانە خزمەت گوزاری و سەقامگیری سیاسی مادەم حکوومەت بۆ وارەسەی ئەڕوات و پێویست بە هەڵبژاردن بۆ گۆڕێنی حکوومەت و پەرلەمان ناکات، حکوومەت بەردەوامە بێت. بەڵام ئەگەر پرۆسەی سیاسی و ئەوە ئەو کەشەی عێراق تیایدا ئەژی هەڵبژاردننی پێشوەختەی بوێت ئێمە ناڕەزینین و لە توانەشمانایە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بین و ئێمە ئێستا لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانداین. یاسای هەڵبژاردنمان گۆڕی و یاسای کۆمسیۆنی هەڵبژاردنەکانیشە گۆڕین، بۆی هەڵبژاردننی پەرلەمان ئاسانە بۆ ئێمە ئەگەر دۆخەکە پێویست بە هەڵبژاردننی پێشوەختە بکات ئێمە ئامادەین و هیچ کەشێکمان نیە لە دەستخۆش. دوو خولەکمان ماوە بۆ دوو پرسیار بە کورتی ئەگەر هەردووکی تایبەتە بە خۆتەوە. یەکەمیان جەنابەت وەک یەکێک لەو کەسانی کە سەرۆکوەزیرانی عێراق بوویت و ساڵانێک فەرمانڕەوای عێراق بوویت، ئێستا گەر محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بیاوێ ڕاوێژ بە بەڕێز مالیکی بکات و بڕیار بێت بەڕێز مالیکی تەوسیەی بەڕێز محەممەد شیع سوودانی بکات بۆ ئەوەی کاروباری وڵات بە چه ئاراستەیەک بڕوا، پێشنیاز و ئەو ڕێکاری کە بەڕێز مالیکی دەیخاتە بەردەست بەڕێز محەممەد شیع سوودانی بۆ بەڕێکردنی کاروبارەکان و نەهێشتنی کێشە ئاڵنگاریەکان چییە؟ سەرەتا محەممەد شیع سوودانی ڕاوێژ بە چوارچێوەی هەمانگی شیع دەکات وەک چوارچێوە و دامەزراوەیەک و پابەندە بە ڕاوێژکردن لەگەڵیان، هەروەها ڕاوێژ لەگەڵ هاوپەیمانەتی ئیداری دەوڵەتەکات کە پێکاتەکان تیایدا بەشدارن. هەمیشە مژگاریمان بۆ سۆدانی ئەوەیە پارێزگاری لە سەقامگیری سیاسی و سەقامگیری ئەمنی بکات و حکوومەت بە ئاڕاستی خزمەتگوزاری و وەڵامدانەوەی خواستەکانی خەڵک کار بکات. ئەو پێشنیازەکانمانە بۆ سوودانی لە ڕاستیە. هەروەها ئامۆژگاری ئەستراتیژیەکانمان ئەوەیە پارێزگاری لە سەروەری خاکی عێراق بکات، پەیوەندی لەگەڵ جیهان بکاتەوە، وەک پێشتر وتمان ئەو پەیوەندیە دوور بێت لە کێشلکردنی سەروەری خاکی عێراق و دەزوەردان لە کاروباری ناوخۆی عێراق. دەستخۆش. کۆتا پرسیار سەبارەت بە خۆت لە ماوەی دوومانگی ڕابردوو چەند جارێک دەنگۆیەوە بڵاو بوویەوە کە بەڕێز مالیکی دەبێتە جێگری سەرۆکۆماری عێراق. ئەم هەواڵە هەواڵێک بوو کە لە شەقامی عێراقیدا زۆر بڵاو بوویەوە. ڕێی ئێوە لەسەر ئەم بابەتە چییە و ئەو هەنگاوە تا چەند هەنگاوێکی کردەیە؟ نانانانە ڕاست نییە. پرسی گوێگری سەرۆکۆماری عێراق لە دەسەڵاتی سەرۆکۆماردا لە دەستوردا دەقێک هەیە دەڵێت سەرۆکۆمار دەسەڵاتی هەڵبژاردننی جێگرێک یان زیاتری هەیە، لەوە زیاتر نییە. جێگری سەرۆکۆمار لە دەستوردا دەسەڵاتێکی دیاریکراوی نییە. ئەگەر سەرۆکۆمار لە ئەرکەکەیدا نەبوو ئەو شوێنی ئەگرێتەوە. سەرۆکۆماریش تا ئێستا کاندیدی پێشکەش نەکردووە و مافی خۆشێتی کاندیدەکان دیاری بکات بۆ نمونە لە شیعە و سونە، بەڵام تا ئێستا دیاری نەکردووە و هەر ئەویش مافی دیاریکردنی کاندیدەکەی خۆی هەیە و دەستوریش داوای لێکات جێگرێکیان زیاتری هەبێت و بڕیان لە دەستی سەرۆکۆماردایە ئەگەر جێگرێکی دەوێت یان دوان یاخود چوار جێگەر. ئەو بابەتە لە دەستی سەرۆکۆماردایە و تا ئێستاش سەرۆکۆمار کاندیدی پێشکەش نەکردووە. سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا. شکرا لەکم. سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم.